ئەو ئەرکەی لەسەرشانی هێزە کوردستانەکان هێزە عێراقیەکان بە هەردوو حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقیەوە دامەزراوە ڕسمیەکانی هەردوو لایەن وهروە کۆمەڵگەی نەدەوڵەتی هێشتا زۆر ماوە کە بۆ چارەسەرکردنی ئەم کەیسە بکرێت هەم دەڕووی ناساندنی بە جۆنۆسایت دیارە ناساندنی بە جۆنۆسایت هەر ئەوە نییە کە بڵێن ئەم تاوانەی کە ڕێکخراوە کردووی کە ئێستا بەعینوان نەماوە ئیتر ینی وەکو بڵێ کۆتایی بەڵکو بۆ هاتوانەی کە دوایەوە دێت ینی لە ڕووی یاساییەوە لە ڕووی بەرپرسیارەتی ئەخلاقیەوە مەسەلەیەکی گرنگە بێت ئێستا لەسەر ئەرزی واقع بینرێ بەداخەوە چەند ساڵێک ڕوویدا کە بەریەکەوتنێکی جەدەلێکی بێزەڵتەیی لە خوتوخۆڕایی کرا مەسەرەن ئێزدیەکان چین ئەگەر کوردن بۆ ناڵێن ئێمە کوردین ئەگەر ئێزدین بۆ ناڵێن ئێمە ئێزدین ئەم ناسنامەیە کە هین خەڵکی ناوچە دابراوەکان هیچ ئەو شریتەی کە پێرن ناوچە کێشە لەسەرەکان مەفروض بوو ئەمە یارمەتیدەری ئەو کەسانە بێت کە ئینتیمایان بۆ ئەم ناسنامە هەیە واتە یارمەتیدەری حکوومەتی هەرێم بێ یارمەتیدەری هێزە سیاسەکانی کوردستان بێ یارمەتیدەری هێزە سیاسەکانی عێراق و یارمەتیدەری حکوومەتی اتحادی عێراق بێت کە ینی پێشبڕکێ بکەن لە زیاتر خاوەندارەتی لە کێشەکەیان و لە کەیسەکەیان بەڵام بەداخەوە لەبەری باش لەسەر ئەم کەیسە ئیش نەکراوە نەبووەتە هۆیەوەی کە کۆدەنگیەک دروست بێ لەسەر کەیسەکەیان لەسەر کێشەکەیان کە زووتر بچێتە پێشەوە بۆیە لە یادی 6 ساڵەیە ڕاستیە گرنگە کە هێزە سیاسەکانی کوردستان و هێزە سیاسەکانی عێراقیش لەسەرەوە کۆک بن کە هەر ئینسانی بوونی مرۆڤەکان خۆی هەرەوە کە لەسەر ئەرزی ئەم وڵاتە ئاژین میلەتێکی دێرینن خەڵکی دێرینن دینەکەیان دێرینەیە ئەمە هاندەر بێت کە زیاتر لەسەر کێشەکانی بێنە جواب و ئەو ڕێو شوێنانە بگرنە بەر کە ڕێکخراوی تروریستی وەکو داعش نەتوانێت زەفەری پێبەرێەوە کۆمەڵگەیەک بە کاملی کۆمەڵکوش بکە لە بەرچاوی کابینەکانی دنیاوە لە بەرچاوی وڵاتانی دنیاوە لە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتیە لە بەرچاوی هێزە سیاسەکانی ناوچەکەوە لەبەرەوە ئەگەر ئەم هەلومەرجە نەگیێتە بەر ئەگەر و نەگەری دووبارەکردنەوەی ئەم جۆرە بڵێن کارەساتە ناوخۆشە ئەم جۆرە تاوانانە لە ئارادایە